بەڕاستی لە مەسەلەی دوعایە ئینسان ئەو دەسانە کە بەرزەکاتەوە ئەو دڵی کە نەوی ئەکا لە بەردەم خوایە پێویستی بە وشەیەکی وا جوانی شەیە کە تەقدیمێکی جوانی کردێت. داستانێک تامە باسەکەم و یەمەوە سەر باسەکە ئەڵێ مەلیکێک کۆمەڵی ئومەڕای تر و مەلیکی تر دەعوەتەکە عەبدێکی شێبێ عەبدەکەی شاعیرێکی زۆر جوانە شعری جوان جوان ئەڵێ مەلیکەکە کە نان ئەخوات شتێک بە سمێڵیەوە ئەوەستێتەوە ئەڵێ عەبدەکە شعرێک ئەڵێ قوربان بەرازێکی سپی لە ناو دارستانێکی سوتاوی ڕەشە لەوە ئەچێ پێویستی بە ڕاوکردن بێ ئەڵێ تێئەگا ئەڵێ سمێڵی باش بۆ یاخ کرد بۆ ڕەش بزانی مەسەلەکە چیە دارە سوتاوەکان چین ئەڵێ ئەوای کرد ئەو شتەی کە بە سمێڵی وە خستی خوارەوە ئەڵێ هەموو ئەمیر و مەلیکەکان زۆر سەریان سوڕ لەم کەلیمە جوانەی کە بەکارێن ئەڵێ یەکێک لەو مەلیکانە زۆر زیرەک بوو شعرەکەی لەبەر کرد ڕۆشتەوە بە خادیمەکەی وتی خەڵک میوان ئەهێنم و ئەوانە ئەو شعرە بڵێ من شتێک بە سمێڵەوە ئەهێڵم ئەڵێ کاتێک کە ڕۆژ بۆ سەر ئەو دەستی شۆرد و ئەمانە ئەڵێ بیری خسەوتی بیرێ نەچێ هەر شتێدانم بێڵێ خەمە نەبێ ئەڵێ وەڵا چوو کاتێکیان نانیان نەخوا شتێکی بە سمێڵەوە هێشتا و کابرا لە بیری چووە هەرچی کردی کابرا عەبد ئەی کێشا بەڕانی خۆی هیچ فایدە لە ئەخیرەتی قوربان ئەوەی لای ئەو دەسەکە بە سپێڵتەوەیە باشە کەلیمە جوانە بەکارهێنا ئەڵێ بە شەربەزاریەکەوە دەستێکی هێنا ساڵ چی بکات تازە توش کەلیمەی جوان زۆر تەئسیری هەیە لە دڵە من زۆر کات وتار ئەدەم یعنی ئاەتی قورئان خوێنەوە قەت گەنجە ناتوە بڵێ ماوەسا توخوا بە ئەو ئاەتە بنووس قەت بەس سوبحان الله شعرێکی کوردی ئەخوێنمەوە چەندین گەنج دواییان توخوا ماوەسا بە ئەو شعرە بنووسین ئەوە چی بوو بۆ چونکە هەموو زمانێک سەلیقەیەکی ئەدەبیاتی خۆی هەیە خوێندبێتی نەخوێندبێت ڕێزمانی خوێندبێت نەخوێندبێت بەلاغی کوردی خوێندبێت نەخوێن خۆی شتێک تێ ئەگا چۆن عەرەب کە قورئان بەسەریان ئەخوێنایەوە وشکە بوون ئەبوو جەهل بە ئەبوو جەهلی خۆی بە دزیەوە چوو گوێ لە قورئان نەگرت چێژی لێوەرەگرت ئەم چێژە هەیە بۆی ئینسان سیرەکەی طەبیعی جاری وهەیە شعرێک ئەڵێ دەگەنج ئەپارڕێتەوە بۆی شعرەکەی بۆ دووبارەکەیتەوە بینووسی بۆچی چوە چێژی لێوەرەگرت تامی لێ ئەکا شتێکی معنەوی هەیە لەگەڵیا بەخوا دوعاش ئاو هەیە واللهی دوعا پێویستی بۆ چێژە هەیە کەلیماتێکە هەڵبژار دەبێ ئەمەندە جوان بێ ئەمەندە بەرز بێ قبول کرێ ئەن ئینسان بیرەکاتەوە جاری وهەیە کەلیمەیەک خوا بۆی ئەهێنێت ئەوێ دوعا بکات داوای ڕزق بکە ئەڵێ خوایە گیان ڕزقێکم بیتێ بەشی خۆم و ماڵ و مناڵم بکە بەسە بۆ ئینسان ئایا بەس ئەوەندە کیفایەتە یا ئەوە دوعایکی بچووکە کەسێک تر داواکە ئەڵێ خوایە ڕزقێکم بیتێ بە ئەندازی ئاسمانەکان و زەوی ئەوەی لە بینیانایە پێم عەتاکی هێشتا بەسە هێشتا بەس داوا ئەکا چەند کەلیماتەکانی جوانتر بێ ئەوەندە مەئنووستر ئەبێ و گیراتر ئەبێ بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە هەڵبژاردننی وشەی جوانە بۆیە داواکەین خوا بمان خاتە سەر ئەم وشە جوانانە